درباره بانگشەیە هەڵبژارتنا و چەند ڕۆژێکێن کێم مایە ئیتر پارتی دموکراتی کوردستانشی لە سەرتاسەری کوردستانê û navçeyên derve îdareya Herêma Kurdistanê berdewamî didete banggeşeya xwe li jê tewcîhat û rênmayî û fermanên Serokbarzanî û heta niha jî banggeşeyeka hêmnane û pîşeyane bi rê vebiriye. Derbarê banggeşeya partî taybet li Kerkûkê û qursayiya partî li vê carê li Kerkûkê di çi azdaye. Me mêvanekê ye berez Diktor Geylan Mihemed Talabanî ku kandîdê Partî Demokratî Kurdistanê li bazneya Kerkûkê dêdgelme dabîtin. Cenabî Diktor bixêr bê sereta basî manewiyatî partî bikin li Kerkûk. Pêtan waye em careke partî bi qursayî li Kerkûk dabezîwe, banggeşeyekî başî kirduwe. Pêtan waye em care rolî partî çi debêt li Kerkûk yaxud qursayî partî çûn debînin em careyan? بەڵێ بەناوی خی گەورە و میهرەبان سڵاوی خی پەروەردگارتان لێبێ و لە هەموو بینەران و بیسەران بەڕاستی ئەم جارە پارتی بە جۆش و خڕۆشێکی زۆرەوە هاتووەتە ناو جەماوەر و پارتی قورسایی خۆی هەیە خەڵکی کەرکووک هەموو دەزانێ واتە پارتی دیموکراتی کوردستان بە شانازیەوە کە حزبێکە دیفاع لە خاک دەکا لە نەتەوە دەکا و کێشەی خاک و نەتەوە ئاڵاکەی بەدەست پارتیەوە و پارتی هەڵی گردووە بە حەقیقەت. بۆیە خەڵکی جۆش و خڕۆشیان هەیە یەگەڵ پارتی دیموکراتی کوردستان. واروەها معنەویات ئەلحەمدولله بەرزە لەخوا بە زیاد بێت چونکە پارتی ئەوەنەی ڕابردووی جوانی هەیەکەوە خستوێتی ڕوو و باسی بکە هەل لە نمونەی هەرێمی کوردستان و هەتا دێتە خوارەوە بۆ کەرکووک کە ڕابردوو چی کراوە تەنانەت ڕاستە لەوانەیە لە کەرکووکایە دوو ئەنداممان هەبوو بێ بەڵام ئەو دوو ئەندامە بە جۆرەی 10 ئەندام 12 ئەندام بووە کە کاریان کردووە هەموو بە بەرنامەی حزب کەوا هەموو پلانەکانیان بۆ خاک بووە و هەر پارتیش کاری لەسەر ئەو شتە جوانانە کردووە و لە پێش چاوی خەڵکە و خەڵکی کەرکووکی ژیرن و ئەبینن و ئەبیسن ئەزانن کێ خەمخۆری ئەوانە و چێ ئیشیان بۆ دەکا بۆیە بەڕاستی پارتی ئەم جارە بەتەمایە ئینشاءالله ڕێژەی کورسیەکانی بەرزتر بکات و دەنگێ زۆرتریش بێنێ. زۆر باشە. دواتر پرسیاری ئەوەش لێ دەکەم تەوەقعی چەند کورسی دەکەن ئەم جارە لە کەرکووک وەکو پارتی دموکراتی کوردستان بەس هەمیشە بەرپرسانی پارتی باسەوە دەکەن کە کوردیان کەرکووک پارێزگایەکی دانەبڕاوی هەرێمی کوردستانە یاخۆت کەرکووک کوردستانیە لە ئێستادا کەرکووک داگیر کراوە. ئێوە دەتوانن ئەم بەڵێنە بە دەنگدەرانی خۆتان بدەن بە ئەندام و لاانگرانی پارتی بدەن لە کەرکووک بە خەڵکی کەرکووک بە کەرکووکیەکان بدەن کە قورساییەکی باشتان هەبێ لە کەرکووک دەنگێکی باش بێنن لە کەرکووک کاندیدەکانتان سەر بکەوێتن لە داهاتوودا لە پەرلەمانی عێراق بەرگریەکی باش دەکەن بۆ ئەوەی کەرکووک لە ژێر ئەم داگیرکاریە قورتاری بکەن و دەربێنن. بێگومان ئێمە لەبەر ئەوەی بەرنامەی حزبەکەمان پارتی دیموکراتی کوردستان وەکو جەنابی کاک مەسعود فەرمووی کە سەرۆکی هەموو کورد فەرمووی ئێوە کوردستان و چیاکانی کوردستان لە پشتانە و بڕۆن دیفاع بکەن لە مەزلومیەتی هەموو کەس بە تایبەتی واتە لەسەر خاچی کوردستانی کەرکووک و ئێمە طبعاً لەمێ لە بەرنامەی حزبەکەیە هەموو داڕێژراوە بۆ هەموو ئەندامەکان بۆ ئەوی خەمخۆر بین و داکۆکەرێکی باش بین لە ناو پەرلەمانایە و بەرنامەی جۆرا و جۆرمان هەیە بە یاسا و بە قانون و پلانی جۆرا و جۆرمان هەیە بۆ گەڕانەوەی شکۆ بۆ کەرکووک و کەرکووکیەکان. طبعاً ئەوانەی کاڵێن کەرکووک با بڵێن داگیر نەکراوە هەر بەخۆیان زۆر شتیان لێ قەدەغە کراوە زۆر سەپاندراوە بە سەریانەوە با بڵێن بۆ نمونە ناتوانن ئەنجامی بدەن و بۆ نمونە دکتۆراتوانی باسی بکە ئەو شتانەی کە لە سەریان سپێنراوە ئەنی با باسی ئاڵای کوردستان نەکەن تا ئێستا پەیکەری پێشمەرگە لەناو کەرکووک ئاڵای عێراقی بەدەستەوەیە.
نەک هەر پەیکەرەکە قوربان کە ئیتیفاقیەت کراوە یەگەڵ لایانی بەرامبەر لەبان هیچ دام و دەستگایەک ئەبێ ئەوان بەڵێنیان داوە و پەنجەیان مۆر کردووە ئاڵای کوردستان بەرز نەکەنەوە لە هەر شوێنێک بەرزیکەنەوە ئەوان ئەبێت ژاتی دەکەن و دای دەگرن. ئەمە ینی لە شتێکی بچووکەوە دەست پێ بکەین هەتا مافە گەورەکان کە ئاڵای کورسان زۆر گەورەیە، بەڵام وەرە تۆ بچووکترینشت نەتوانی دیفاع بکەی لەوەی کە ئاڵایەک تەمسیلی هەموو کورد و کوردستان دەکا کە خۆت بڕۆی یعنی قبول بکەی بیسەپێنن بەسەرتەوە کەوا لە هیچ شوێنێکە ئەو ئاڵایە نەتوانی بەرزکەیتەوە. باشە دکتۆر بەڵگەیش لەسەرەوە بڕۆ سەر مەقەرە حزبەکانی ئەوان هیچ شوێنێکیان ئاڵای کوردستانی پێوە نییە جگە لە شوێنەکانی پارتی دیموکراتی کوردستان نەبێت. زۆر باشە کاک دکتۆر بەرپرسانی پارتی باسەوە دەکەن کە کاک مەسۆ جێگیری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان یەک دوو جار لە گوتارەکانی ئاماژەی بەوە کردووە کە ئێمە وەکو پارتی لە سەراسی کوردستان منافسمان نەماوە، ینی ئێمە ئەو جارەیان منافسی عێراق دەکەین، ینی بۆ ئەوەی زۆرترین دەنگ بینین لە ناو عێراق لە ناو کوردستان منافسمان نەماوە کەس ناتوانانی منافسەمان بکاتن. باس لەوەش دەکەن کە شەڕی ئەم جارەمان شەڕی جێبەجێکردنی مادەکانی دەستور دەبن ئەو مادانەی کە پەیوەندیان بە نێوان هەولێر و بەغداوە هەیە. ئێوە وەکو پارتی لە کەرکووک چی دەکەن یاخود چی دەکەن بۆ کەرکووک بۆ جێبەجێکردنی مادەی 140 بۆ ئەوەی کەرکووک لەم نەهامەتیە چەند ساڵەی کە پێشووتر ئەو زوڵم و زۆردارەی کە لێکرا ئیتر بەسە دەربێتن و ئازاد بێبتن و بتوانن ئەم پرۆژە زەبەلوح و گەورانە و پرۆژە پێشکەوتوانانەیە کە لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت لەوێن دەرش ئەنجام بدرێت خەڵک خۆشگوزەران بژیتن. باڵێ یەک لە پلانەکانی پارتی و بەرنامەی پارتی ڕێکەوتنامە یەگەڵ هیچ حکوومەتێک ناکە هەتاوەکو بەڵێنی لێوەرنەگرێ کە مادەی 140 جێبەجێ بکە. یعنی ئەوە با بڵێن پارتی دیموکراتی کوردستان کردووی یەکێک لە خاڵە سەرەکیەکان و جەنابتان و هەموو بینەران دەزانن هیچ حکوومەتێک وەکو ڕیاسەی وزەرا تەشکیل ناکرێ لە بەغا هەتا وەکو ڕەزابوونی پارتی دیموکراتی کوردستانی تیانەبێ و کوردی تیانەبێ. و پارتی یەک لە مەرجە سەرەکیەکانی کە هەر کەسێک بێ حکوومەت تەشکیلکە لە دەرئەنجام دێنەوە بۆ لای جەنابی سەرۆک و جەنابی سەرۆک یەکێک لەو خاڵە سەرەکیانەی کەوا کردووی بە مەرج لە سەریان ئەبێ ڕازی بن مادەی 140 زۆر باشە دکتۆر بۆ ئەوەی ئەندام پەرلەمانەکان ئەگەر بە کورتی دکتۆر جەنابەت کە خۆت هەڵبژارتووە لەسەر لیستی پارتی دموکراتی کوردستان بۆچی خەڵک دەنگت پێ بداتن بۆ خەڵک دەنگ بە دکتۆر گەیلان بداتن ئەگەر بە کورتی پێم بڵێ. بەڵێ بێگومان لەبەر چەند هۆکارێک هۆکاری یەکەم ئێمە پارتی دیموکراتی کوردستان لەبەر ئەوەی خاوەن با بڵێن کۆمەڵێک خاڵین ئەو خاڵانە هەموو بەرنامەی جوانن بۆ خزمەتی شارەکەمان. ئەمە وەکو حزب وەکو کەسایەتی خۆمیش خاوەن با بڵێن بنەماڵەیەکین کە بنەماڵەیەکین لەم شارەیە بە چەندین ساڵ خۆم و باو باپیرانم خزمەتمان کردووە و دەرگامان واڵا بووە نەک دەیان بەڵکو سەتەها شەهید و ئەنفالمان هەیە لە ڕێبازی کورد و کوردایەتی و لە ڕووی ئاینی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی هەموو ڕوانگەیەکەوە ئێمە خزمەتمان کردووە لەم شارە بەبێ فەرق و جیاوازی با بڵێ. بۆیە بەڕاستی هەم لەبەر حزبەکە وەکو خەڵک من داواکارم کە دەنگم پێ بدەن چونکە خاوەن ئەم با بڵێن بەرنامە جوانانین کە جەنابی سەرۆک فەرموویەتی ئێوە وێنەری بەس پارتی دیموکراتی کوردستان نابن بەڵکو وێنەری تەنانەت عارەب و تورکمان و یەزیدی و مەسیحی و هەموو لایەنێک دەبن کە مەزلومە و مافی دەخورێ وێنەری هەموو لایەک دەبن. دکتۆر گەلێک سوپاس مەمنونین دکتۆر دەستێتە خۆش بن سەرکەفتی بی ئینشاڵڵا هیوادارم سەرکەفتی بی دکتۆر هەر بشت.